لە ئێستادا لە بەردەم ئەو ماڵەم کە شەوی ڕابردوو ئەمە ئەو ماڵەیە کە شەوی ڕابردوو 6 ئەندامی یەخێزان تێیدا گیانیان لەدەستدا و تەواوی هەرێمی کوردستانی هەژاند. شەوی 19 لەسەر 20 ئەم مانگە گەنجێک بە ناوی بەشیر سالاری تەمەن 22 ساڵ 5 ئەندامی خێزانەکەی و پاشان خۆشی لە گوندی گرێزەی سەر بە قەزای سێ سادق دەکوژێت. باوکی بکوژ چەند ڕۆژێک بووە نەشتەرگەری بۆ کراوە و شەوانە میوانێکی زۆری هەبووە، بەڵام لەگەڵ کۆتایی هاتنی میوان و درەنگکردنی کات و لە نزیک کاتژمێر 12 بە چەکی کڵاشینکۆف کوڕەکەیان گولە لەسەر باوکی و جەستەی دایک و خوشک و براکانی دەدات و لە پاشان خۆشی دەکوژێت. ئایلەکە هەر لە ناو خۆیانە ئەم کارە ڕوویداوە، بەڵام خۆزگا ئەو چەکە لەو ماڵانە بووایە، خۆزگا ئەو سیلاحیتیانە بووایە. تەمان بەڕاستی چەکی بێمۆڵەت لە کوردستانە کاریسەی ناوەتەوە، حادیسەی ناوەتەوە، چەکە بێ بەدەست هێزە ئەمنیەکان، بەدەست پۆلیس، بەدەست سوپا ئەوانەوە بێ، چۆ بەڕاستی ئەو کەسانی کە باری دەرونیان تێکەچێ عەقڵیان تەواو نییە، یعنی کەوا سیلاحیان بەدەستەوە بێ ئەو کاریسەی ئاوا ئەقۆمێن، بەڵام ئەگەر ئینسان چەکی پێ نەبێ یا دارێک یا بەردێک یا شەقێک شتێک ئەوە شوێنێ. لەبەرەوە بەڕاستی من داوا لە هەموو کەسەکەم کەوا هەر چەکێکی بڕوا لە حکومەتە تەجیلی بکات و هەروەها بەشکەمەوە خۆیان دێردەی چەکی بێن وەڵت نەمێنێ. ئێمە یەو درەنگە زانی ومانە سعات تقریبا 2 شەو بوو زانیمانێت ئەم کارە ساتە قەوما و یاخوا عەفویان کا یاخوا و خوا لە گوناحیان خۆش بێ یاخوا و ئیشەڵڵا و شوێنیان بەهەشت بێ ئیشەڵڵا. بە قسەیەک بە هەڵچوونێک کوژراوان سالار محەممەدی باوک و نیهاد قادری دایک و سیما و یارای خوشکی و سەهەندی برای و بەشیر سالاری بکوژن. سەرچاوەیەک لە پۆلیسی سێ سادق بە پەیامی ڕاگەیاند برایەکی قوربانیەکان کە لەو کاتەدا لە ماڵ نەبووە دەستگیر کراوە و لێکۆڵینەوە لە ڕووداوەکە بەردەوامە. من سەرخۆشی لە خزمانی گرێزەیەکەم لە پێنجۆنەوە هاتووم بە تایبەتی بۆ ئەم حادیسە دڵتەزیێنە بەڕاستی ئێمە وەکو خەڵکی پێنجۆن و پێنجۆنەکان لە سەرخۆشی خۆمان لە خزمانی شێخ اسماعیلی و خزمانی گرێزەیی یەکەین. خی گەورە سەبووریان بات و هاوبەشی خەمیانین و ئێمە هەرکە ئەم هەواڵەمان زانی دڵمان تەحاملی نەکرد هاتین بەدەمیانە و بەدەم خزم و کەسەکانی خۆمانەوە لە گرێزە. شەو تقریبا نزیک دوای 12 شەو بووم هەواڵەکەم تەلەفۆنیان بۆ کردم وایە کە سالار و خێزانەکەی کاکسارە تازە ئەمەلیات کراوە لەگەڵ خێزانە و مناڵەکانی کوژراون، بەڵام دیار نەبوو کات بەس دوایی دەرکەوت کوڕێکی کە تووشی نەخۆشی نەفسی بووە لە ئەوروپا بووە تقریبا 2-3 ڕۆژ هاتووەتەوە. حادیسەکە لەدەست کوڕەکەی خۆمی و کوڕەکە دوایی بووەتەوەی دوای خۆشی لە ناوداوە لە دوای کوشتنی باوکی و دایکی و مناڵەکانی تر بەخۆی 6 نەفەر بوون. ژمارەی ئەندامانی خانەوادەکە 9 کەس بووە کە کچێکیان ژیانی هاوسەری پێکهێناوە و لە ماڵەکە نەبووە. 2 برای دیکەشی بە هۆکاری جیاواز لە ماڵ نەبوون و تەنیا ئەم 3 کەسە لە خانەوادەی سالار محەممەد لە ژیاندا ماون. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سەید سادق.